دووهەم فرە پیاوی فرەمێردی لاپەڕە 69 پرسیار ئەگەر لە ئیسلامدا ڕێگە درابێت بە پیاو زیاتر لە ژنێک مارە بکات ئەی کەواتە بۆچی لە ئافرەت قەدەغا ئەکات شوو بکات بە زیاتر لە پیاوێک؟ وەڵام خەڵکانێکی زۆر بە هەندێک موسڵمانیشەوە گومان ئەکەن لە لۆژیک و حەقیقەتی ڕێگەدانی پیاو بە مارەکردنی زیاتر لە ژنێک و ڕەتکردنەوە و پێدانی ئەو مافە بە ئافرەت تاوەکو شوو بکات بە زیاتر لە پیاوێک. با زۆر بە یەقین و دڵنیاییەوە ئەوە بڵێم کە بناغەی کۆمەلگای ئیسلامی دادپەروەری یەکسانیە. پەروەردگار پیا و ئافرەتی بە یەکسانی دروست کردووە، بەڵام بە کۆمەڵە توانا و بەرپرسیارەتێکی جیاواز لە یەکتر. پیا و ئافرەت جیاوازن لە ڕووی جەستە و لایەنی دەرونی، ئەوان هەروەها لە ڕووی ڕۆڵ و بەرپرسیارەتیدا جیاوازن. لەگەڵ هەموو ئەمانەشدا بە شێوەیەکی گشتی نێر و مێ لە ئیسلامدا یەکسانن، بەڵام نەکش بە شێوەیەکی دەقاودەق یاخۆت کوتومرت. یەکسانبوونێکی تەواوەتی. سوورەتی ئەنیسا ئایەتەکانی 22 و 24. لیستی ئەو ئافرەتانەیە کە پیاوی موسڵمان ناتوانێت مارەیان بکات. خودای گەورە دەفەرمێت ولا تنكحوا ما نكح آباؤكم من نساء إلا ما قد سلف إنه كان فاحشة ومقتا وساء سبيلا حرمت عليكم أمهاتكم وبناتكم وأخواتكم وعماتكم وخالاتكم وبنات الأخ وبنات الأخت وأمهاتكم اللاتي أرضعنكم وأخواتكم من الرضاعة وأمهات نسائكم وربائبكم اللاتي في حجوركم من نسائكم اللاتي دخلتم بهن فإن لم تكونوا دخلتم بهن فلا جناح عليكم وحلائل أبنائكم الذين من أصلابكم وأن تجمعوا بين الأختين إلا ما قد سلف إن الله كان غفورا رحيما والمحصنات من النساء إلا ما ملكت أيمانكم. سورة النساء آية 22 23 و 24. ئەم خاڵانەی خوارەوە چەند هۆکارێکن کەوای کردووە فرە پیاوی قەدەغە بکرێت. یەکەم، ئەگەر پیاوێک زیاتر لە ژنێک مارە بکات، دایک و باوکی ئەو منداڵە لە دایک ئەبێت. لەم جۆرە مارەکردنە فرە ژنیە بە ئاسانی ئەتواندرێت بناسرێتەوە. هەم باوک و هەم دایکەکەش زۆر بە ئاشکرایی دیارن، بەڵام لە حاڵەتی شوکردنی ئافرەتێک بە زیاتر لە یەک پیاو تەنها داچی منداڵەکە لە دایک بۆکە ئازاندرێت و ئەناسرێتەوە. لەم جۆرە هاوسەرگیریە فرەپیاوی لە کاتێکدا باوکەی منداڵەکە نەناسراو دەمێنێتەوە. ئاینی ئیسلام بایەخێکی یەکجار زۆر ئەدات بە ناسنامەی دایک و باوکەکە. ئەوە تا تەنانەت دەروون ناسەکانیش باز لەو ڕاستیە دەکەن کە ئەو منداڵانەی کە نازانن دایک و باوکیان چێن، بە تایبەتی تریش باوک، ئەوە ئەو منداڵانە تووشی دۆخێکی زۆر سەخت و شڵەژان و ناجێگیری دەرونی دەبن. زۆرێک لەو منداڵانە زۆر جار منداڵیەکی زۆر ناخۆش و تاڵ بەسەر دەبن. هەر لەبەر ئەمەش کە منداڵی ئەوانەی لەشفرۆشن تەمەنی منداڵیان تەندروست و تەواو نییە. ئەو منداڵی لەم جۆرە هاوسەرگیریە لە دایک ئەبێت. ئەگەر هات و داوای کرد لە دایکەکە ناوی باوکەکەی چییە، ئەوە پێویستە زیاتر لە دوو ناو یان زیاتر بدات. من ئاگدارم لەوەی کە تازەترین پێشکەوتنە زانستیەکان وایان کردووە زانینی ناسنامەی دایک و باوکەکە بە ئاسانی بزاندرێت لە ڕێگای تاقیکردنەوەی ڕەگەزی. هەر بۆیش ئەم خاڵە بۆ ڕابردوو ئەشیا و گونجاو بوو، بەڵام بۆ ئێستا ناشێت. دووهەم، لە ڕووی سروشتیدا پیاو زیاتر توانای فرەیی هەیە تاوەکو ئافرەت. سێهەم، لە ڕووی بایلۆجیەوە زۆر ئاسانە بۆ پیاو کە وەک هاوسەرێک بە ئەرکەکانی هەڵبستێت سەرەڕای بوونی زیاتر لە ژنێک، بەڵام بۆ ئافرەتێک لە هەمان بارودۆخی هاوشێوە بەبوونی زیاتر لە یەک هاوسەر مەحاڵ و سەخت ئەبێت ئەرکەکانی وەکو ژنێک ڕاپەڕێنێت. ئەمەش پاش ڕەچاوکردنی ئەم ڕاستەی کە ئافرەت بە کۆمەڵێک گۆڕانی دەرونی و جەستەی دەڕوات بەهۆی قۆناغە جیاوازەکانی حەیز بێنوێژی لە ئافرەتدا. چارەم،
ئەو ئافرەتەی کە زیاتر لە یەک مێردی هەیە لەبەر ئەوەی ژمارەیەکی زۆر هاوبەشی ژیانی هەیە بەمەش ئەگەری توشبوونی بە نەخۆشیە سێکسیەکانی هەیە و ئەکرێت ئەو نەخۆشیانە بگوازرێتەوە بۆ هاوسەرەکەی ئەگەرچی هاوسەرەکەی پێشتر لەگەڵ ژنی تر نەبوو بێت بەڵام ئەم دۆخە بەسەر پیاودا ناسەپێت کە زیاتر لە یەک ژنی هەیە و هیچ یەکێک لە خێزانەکانی پێشتر لەگەڵ پیاوێکتردا نەبووە. ئەم هۆکارانەی سەرەوە ئەوانن کە مرۆڤ ئەتوانرێت بە ئاسانی هەستیان پێ بکات لە کاتێکدا هۆکارگەلێکی تر هەن کە تەنها پەروەردگار لە ڕێگای زانستە ڕەهاکەی ئەزانێت بۆچی فرە پیاوی قەدەغە کردووە.